من مناڵێکی چەموش بووم، بەڵێ ینی مناڵێک بووم حەزم لە هەراوە و بەزم و ئەوانە بوو، حەزم لە شەڕە کەڵەشێر بوو، لە شەڕە سەگ بوو، هەرچی سەگی باشی کەلار بوو ئەم ناسی، هەرچی کەڵەشێری شەڕکەری کەلاری بوو ئەوانەش وە ناسی. خۆمیش هەمیشە کەڵەشێرێکم بوو وەڵا خۆ ئازا و فەقەت یەک جار بەزاندیانی تر دامە یەکێکی تر کەڵەشێرترم چەند. باشودی کردواتە یەک جار ئەو کەڵەشێرە دۆڕاندی و تەواو دا بەخشیمە یەکێکی تر کەڵەشێرێکی ترمێنە. بەڵێ چزانم ژیانی ئەو سەردەمە چۆن بوو دکتۆر؟ خۆش بوو، ناخۆش بوو؟ کێ لێبێ ئێمە ژیانی لادێ من لادێیم وە لە قەنەعەتێکم هەرچی کوردێ لادێیە بەتەکید هەموومان هەرچی کوردێ لادێیە مێژووی میلەتی ئێمە وەک شار ئەگەر مەسەڵەن بڵێ هەولێر کۆنە بەڵێ کۆنە هەولێر هەولێریش دەوروبەری و فقط ناو قڵانە بێ کۆمەڵێک تورکمانی تیا بووە کە خەڵکێ وەیلا بەقەیتر هەر هەمووی عەشایەرن و نووسەجێی شارەکانی تری شەروە کەواتە ئێمە من خزمەکانم کاڵێم لادێن ئەڵێ مامە بۆ لادێین کوڕم من تەنها ئێمە لادێنین هەموو میلەتی کورد لادێیە لادێی چ عیبێکێیە لادێی من ئەمەم و قەیناکە با بزانم ئەوەی خەڵکی شارە وەک من وایە من لادێیم کەواتە لادێ عیبی نییە هیچ عیبێک آخر بڕێک کەس پێی عیبەیسە تۆ یەکێتر بڕە لادێیی بەجنێوێزانێ وەنا بەجنێوێزانێ بەڵام بەو لەهجە بڵێ بڕە لاچۆ لادێیی منی شەڕەکەم لەسەری بەڵام لە حەقیقەتە لە بەرنامەیەکی وا من بۆ بەرامبەر میلەتەکەم وەڵام من لادێم تۆش لادێیی توش لادێیی آخر ئەو حەقیقەتێکی ڕاستیە یاخدەك زۆر کەسێک کەم جار حەقیقەت قبوڵەکە مشکلەی ئێمەی کورد ئەمەیە حەقیقەت قبوڵ ناکە بۆیە زۆر ڕەنگینی